جەلال محەممەد پەیامێرمان لە شاری سلێمانی جەلال سڵاو لێبێ زانیاریەکانی ئەمڕۆچیە چالاکیەکانی ئەمڕۆی مامۆستایان چییە و بەرنامە و پرۆگرامیان چییە بۆ درێژەدان بە ناڕەزایەتی و بایکۆت و خۆپیشاندانەکانیان. دیارە دەنجی ئێمە بە پەیامنێرمان جەلال محەممەد ناگات هەرکات کە توانیمان وەری بگرینەوە پەیوەندی لەگەڵ دەگرین و زانیارەکان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگوازینەوە. دیارە چەند ڕۆژێکە مامۆستایان تەندروستکاران خۆپیشاندەران بە گەرم و گورتر لە 5 ڕۆژی ڕابردوودا ئەمڕۆ شەشەمین ڕۆژەکە دەستیان داوەتە ناڕزاییەکی بەرفراوان لە دوای ئەوەی کە بڕیار بوو موچەی تەواوەتری بدرێ بە فەرمانبەرانی هەردوو وەزارەتی تەندروستی و پەروەردە دوای ئەوە کە نەدرا و موچەکە هەر بە ڕوبع موچەیی دابەشکرا بەسەر تەواوی وەزارەت و فەرمانگەکان و یان فەرمانبەراندا مامۆستایان تەندروستکاران و چین و توێژەکانی کۆمەلگا موچە خۆران بەگشتی هاتنەوە سەر شەقام بە بەرفراوانی دووە جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دابڕی پاشەکەوتی موچە کەم کاتەوە ئەمە جارێکی دیکە متمانەی خۆپیشاندەرانی خەڵکی کوردستان مامۆستایان تەندروستکاران موچەخۆران هاوڵاتیانی سوورتر کرد لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاز نەبوو لە بەڵێنەکانی بەوەی کە دەتوانێت موچەی تەواوەتی بدا بەڵام نەیداوە. ئێستا دەچینەوە لای پەیامنێرمان جەلال محەممەد. جەلال سڵاو لێبێ و زانیارەکانمان بۆ بگوازەوە لە مەیدانی خۆپیشاندانەوە. سڵاو لە تۆ کاک بەختیار لە بینەرانی بەڕێزی کەرا لە ئاسمانی پێیان بێت دیارە ناڕزاییەکان لە سلێمانی یا باشتر بڵێم مەیدانی ناڕزاییەکان لە شاری سلێمانی لە بەردەم دادگای سلێمانی دەستی پێکردووەتەوە کە بڕیار وایە لە کاتژمێر 3 بەرنامەکانیان دەست پێ بکەن بەڵام دیارە بە پێی ئەو خواست و داواکاری بە پێی و ڕاگەیەندراوەی کە پێشتر هەبوویان داوایان لە مامۆستایان کردبوو لەسەر مزگەوتەکان لەوەی کە بە هاوڵاتیان بڵێن بەشداری لە دوای نوێژی جومعە بەشداری ناو ناڕزایەتیەکان بکەن بە کاسبکاران و لەوەی کە دوکانەکانیان دابخەن و بێنە ناو خۆپیشاندەران و ناڕزاییەکانەوە. دیارە ئێستا کە بەرەبەر بە کاتژمێر 3 نزیک دەبینیەوە بەرەبەر لێرە خەڵک دێتە ناو مەیدانی ناڕزاییەوە کوێنەکانە بۆتان دەگوازمەوە. دیارە بەرەبەر مەیدانی ناڕزاییەکان بە فراوان دەبێت و خەڵک بە شێوازێکی منەظەم دێتە ناو ناڕزاییەکانەوە و بە پێ و بەرنامەی کە پێشتر ئامادەیان کردووە گروپی ناڕزایی ماوەستایان بەردەوامن لەسەر مانگرتن و ناڕزاییەکان یانە ماوەستا سڵاو لەبێ وەکو ئامادەکارانی ئەم ناڕزایی ئەمڕۆ بەرنامەتان چی هەیە و ئایا ئەمڕۆ کە ڕۆژی هێنی و خواستێکتان لە ماوەستایانی ئاینی هەبووە ماوەستایانی لەگەڵتانە بەشدار دەبن؟ سەرەتا بەخێرانتانەکەم دەستان خۆش بێ ماندوو نەبوون ئێوەش پشوو درێژ کە بەردەوام هاوکارمان بوون پشتیوانمان بوون بۆ گواستنەوەی ڕاستی ئەم ڕووداوانە و ڕاستی خۆپیشاندانەکان کە لێرە و ناڕزایەتیەکانی مامۆستا و سەرجەم چین و توێژەکان کە لێرە. ئێمە ئەمڕۆ هەینی خۆڕاگریە ئەمڕۆ ئێمە لێرەین بڕیار بوو بەرنامەکان ئەمڕۆ لە سەعات 3 دەست پێ ئەکا دژی ئەو بەڵێنانەی کە پێشتر حکوومەتی هەرێم بەناو حکوومەتی هەرێم یابووی بە مامۆستا و بە فەرمانبەران بەڵام بەداخەوە ئەوەی چاوەڕوان نەئەکرا لیان ئەوە بوو کە هاتن بەحساب لەباتی بڕیاری ئەوە بدەن کە بە تەواوی ئەو پاشەکەوتە نەهێڵن بەڵام بە پێچەوانەوە هاتن بڕێکی کەمیان کەم کردوێتەوە و پلە تایبەتەکانی شەرک و خۆیان ماوەتەوە بە هیچ شێوازێک گنیان ناکەن. بەردەوام لەسەر ناڕزاییەکان لەسەر و سیستەمە تازەی ڕاگەی ئێمە هەر لێرەین لێرە بووین و لێرەش ئەبین و بەردەوام ئەبین و بەردەوامیش بووین و لێرەین و ناشترسین بەردەوام ئەبین هیچ وتە و هینێکیش کارمان تێ ناکە. ئێمە بڕیارمان داوە لێرە درێژە بە ناڕزایەتەکان و بە خۆپیشاندانەکان ئەدەین هەتا ئەو کاتەی سیستەمی پاشەکەوتی موچە بە کۆتایی ئەگات و کۆتایی پێ. کوتێگەر پێم بڵێ بۆ چیە و دروشمانەی کە لێرە دەوترێنەوە دروشمی ڕاپەڕینە سرودی نیشتیمانی ڕاپەڕینە باز لە ڕاپەڕین و ڕۆشنی ئەم دەسەڵاتە بەداخەوە ئێمە پەشیمانی لەوەی کە ڕاپەڕین کرا. من وەکو یەکێکە گەنجێک لەو کاتە گەنجێک بووم سەرەتای تازە پێگەشت بووم پەشیمانم ئەو ڕۆژە چەپڵم لێ ئەیە و دڵخۆشیم دەرەبڕی بەڵام ئەمڕۆ پەشیمانم کە ئەو ڕاپەڕی نەکرا. ئەگەر ئەو خەڵکەی لە منتیقەی پشدەر و ڕانیە ڕاپەڕینیان کرد ئەگەر گزویر نەبن لێم پیان ناخۆش نەبێ داواکاریەکم لیان هەیە ئەڵم چۆن وەکو ئەو وەزعیان تێگا ئەمڕۆ چاکیکەنەوە زۆر پەشیمانم لەوە. دەبێت بچمە لایەم دادەوە کە هاتۆ بەشداری خۆپیشاندانەکانی کردووە تا دە تۆ کوچی بەشداریت کردووە پەیامت
بۆ کێ هەیەێت پێشەکەی بێخاتیان دەکەم وەکو هاوڵاتیەکی ئەم شارە بەشداریم کردو هەم وەکو دایکی خوێنکارێ بەشداریم کردووە بەڕاستی ئێمە زۆر بێ هیوا بووینە لەم دەسەڵاتە هیوای زیاترمان هەبوو بەم دەسەڵاتە بەڕاستی لە نەوەتەکانە من بیریم ێ زۆر پێم خۆش بوو کە خەڵکی ڕاپەڕین بەرامبەر حیزبی بەعز بەڵام ئیستا هەزەکەم هیوادارم کە خەڵکی ڕاپەڕینێکی تر بکە بەرامبەر ئەم ستەم و زۆڵی حکوومەتی هەر بەناو هەرێمی کوردستانە بەڕاستی زۆر وەزعێکی ناخۆشیان بڵقانووە بۆ ئەم خەڵک برسیە خەڵک بێتاقەتە خەڵک زۆر ناڕەزیە و داواکەم لەو دایک و خوشکانەی کە ئیستا لە ماڵەوەن بەڕاستی هەمویان بێنە سەر جادە بەڕاستی وەزعەکە زۆر ناخۆش بۆ ژیان ڕەنگە گەر فترەیەکی تر بایکۆت بەردەوام بێ خوێندنی ئەم ساڵی مناڵەکانت بفەوت بەڕاستی من مناڵەکەم پۆلی یەک بوو سەرەتایی بوو زۆر دڵخۆش بوو بەم خوێندە بەڵام ئێستا هەموو ڕۆژێ داواکە داوەکەی قوتابیەکەەوە هەم باوکشی مامۆستایە بەڵام چی بکە لەبەرەوەی کە دەسەڵاتی نییە معاشی نییە پارەی نییە هەم بیدا بە مناڵەکانی هەم قوتی ماڵ و مناڵەکەی پێسەرفکە لەبەرەوە ناچار کراوە ئەگی ناخۆی حەزی بم بایکۆتە نییە لە خەمی مناڵەکانان لە خەمی دەوڵەتن لە خەمی ئایندەی مناڵەکانمانن بەڵام چی بکەین بڵێن ناچارین و دەسەڵات دوای لێ کردوین هەتاوەکو بایکۆتیش بەردەوام بێ من وەک دایکێکی خوێندکار و خێزانێکی مامۆستا بەردەوام لێرا بوو داوا لە هەموو هاوڵاتیانەکەم بەردەوام بێنە سەر جادە دیارە کاک وختیار لێرە کەم ڕۆهینیە ینی پێشبینیەکان بۆ دەچێت کە هاوڵاتیەکی زۆر هەموو کۆی کە هاوڵاتیەک بەجیاواز لە مامۆستا فەرمانبەرەوە وەکو کاسبکارێک بەشدار بن لەناو خۆپشاندانەکاندا من دەمەوێت مامۆستایەکی تر وەرگرم مامۆستا سڵاو لەبێت دیارە مامۆستای تو بەشداریت کردو لە خۆپشاندانەکاندا لەکوێوە هاتووی و پەیامی ئەم ڕۆتان چییە کە بەهێنی خۆڕاگری ناودا پەیامان بەردەوامی خۆپشاندانە داوا لە خەڵکی یەکەم هەمووی بێنە سەر جادەکان بێن ئەم گردبوونەوە بەشدار بن بۆ خۆپشاندان چونکە دەسەڵاتی دوای 27 ساڵ شەق لە میلەتەکەی خۆی هەڵدا وای کردبێ خەڵک ئاوات بە ڕژێمی فاشستی بەعز بخوازێ ئەیتر هیچی تا نەماوەتەوە بەڕاستی چی کردووە مامۆستاکەوە مامۆستا یا هاوڵاتی ئاوات بە ڕژێمی بەعز بخوازێت خەڵک لەناو خەڵکە ئابێنی هەموو ئاوا دەخواز خەڵکێکی زۆر هەیە لەبەرەوەی زۆڵ مستەمێکی زۆریان بینی خەڵک تەسەووری نەکرد خەڵک ئینتیمایەکی زۆری هەبوو بۆم دەسەڵاتە بەڕاستی یەکەم جار ئێستا وای لاتۆ متمانیان لەدەست داوە وای لاتۆ خەڵک ئاوا دەخوازێ بۆ ڕژێمێک کە چەند ساڵ زۆڵمی لێ کردووە ئێستا ڕێکەوتنی ژێبەژێر لەگەڵ ئەم وڵات و ئەو وڵات و لەلای بەغدا سەرکرد و مافی نەبووم یعنی هیچێکی تا نەماوەتەوە بەڕاستی خەڵک چۆن داوا ناکات بە نەمانی پاشەکەوتی موچێوە گەڕێنەوە ناو هۆڵەکانی خوێن خۆتان هۆڵەکانی خوێندنیانە چونکە هەندێک لە مامۆستایان دروشمەکانیان ڕۆشتنی تەنانە دەسەڵاتیشە دەربارەی ئەوەن لەوانێ باردۆخەکە بیزانێ ئێستا دەنگی ناڕازی بەردەوام هەیە ئاین بۆ خۆم داواکەم بەردەوام بخۆ پیشاندان چونکە ئەمە وەکو هەڵمەتێکی هەڵبژاردن من وای بینم یعنی شتێکی کاتی ئەگەر بشکرێت چونکە متمانە کە دەسەڵات متمانەی نەما خەڵک بڕای پێ ناکە بۆیە گەشت من پێم وایە شتەکە کاتیە بەسیارگەمەوە لای تۆ ئەگە دەرفەتە بێ من دەتوانم هاوڵاتی زیاتر یا ناڕزایەتیەکان زیاتر ڕوومان بکەم بەڵام دیارە لێرە سەرقاڵی ئامادەکردن و تا ئەم ساتە تەنها یەکێک لەو سایدانەی کە لە بەردەم دادگاوە ڕوو بە ڕێگای سەرەکی نێوان سلێمانی بۆ سەر جاری کەرکووک و تاسوچە دەڕواداگیر کراوە واتە ڕێگەکەی گیراوە و لەگەڵ فراوانبوونی ناڕزایەتیەکان سایدی ئەو بەریش دەگیرێواتە هەردوو سایدەکە بە فراوانی دەبێتە شوێنی ناڕزاییەکانی مامۆستایان و فەرمانبەران و وەک ئاماژەم پێکرد پێشبینیەکان بەو شێوازەیە کە ئەمڕۆ هاوڵاتی و کاسبکارێکی زۆرتر بەشداری لەناو ناڕزایەتیەکانی فەرمانبەران و موچەخۆراندا بکەن. سپاس بۆ پەیامنێرمان جەلال محەممەد لە